بینەرانی خۆشەویست ڕێز و سلااوان لێبێ لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی جومعە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. لەناوبردننی سروشتی کوردستان لەلایەن تاڵانچیەکانی ڕژیمەوە، خراپی دۆخی تەندروستی زەینەب جەلالیان لە زیندانەکانی ڕژیم، ناڕزایەتی کرێکارانی نەخۆشخانەی ئیمام عەلی لە شاری زاهدان، کۆبنەوەی ژنان لە ناوچە سنووریەکانی میرجاوەی سیستان و بەلوچستان، گیان لە دەستدان و برینداربوونی 15 کرێکار لە ئێران. لەناوبردننی سروشتی کوردستان لەلایەن تاڵانچیەکانی ڕژیمەوە، ڕۆژی ڕابردوو ئەنجومەنی سەوزی چیای مەریوان بە بڵاوکردنەوەی ڤیددیۆیەک ئاماژە بەوە دەکات کە بەرەیەکی زۆر لە دارستانەکان و سروشتی کوردستان لەلایەن هەڵپەرستانی سەربەڕژیمی کۆمەری ئیسلامیەوە لە ناوچووە. بەپێی ئەو وێنانەش کە بەدەستمان گەیشتوون بەهۆی ناکارەمەی بەرپرسان و ڕژێمی کۆمەری ئیسلامی، نەبوونی یاسایەکی بنەڕەتی بە مەبەستی پاراستنی سروشت و هەروەها هەندانی تاڵانچیەکان و پشتیوانیکردنیان لەلایەن کۆمەری ئیسلامیەوە، ساڵانە بەرەیەکی زۆر لە دارستانەکان و ژینگەی کوردستان لەناو دەچێت و حکومەت لە ئاز ئەو جەنایەتەدا هەموو کاتیش بێدەنگە. ئەنجومەنی سەوزی چیای مەریوان لە بەردەوامی ڤیددیۆکەدا ئاماژە بەوە دەکات کە پێویستە هەموو تاکێک لە کوردستان خۆی لە ئاز پاراستنی سروشدا بەرپرسیار ببینێت و ڕێگا بە لە ناوچوونی ژینگە نەدەن. دەست بەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەریوان لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتیەکی خەڵکی شاری مەریوان لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمی کۆمەری ئیسلامی و دەست بەسەر کراوە و دواتر ڕەوانەی شوێنێکی نادیار کراوە. ئەو هاوڵاتیە بە ناسناوی حەسەن فەرەجی مامۆستای زانکۆی ئازادی مەریوانە بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی هەوشارە بۆ سەرماڵەکەی دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایەنی باسە سەرڕای تێپەڕبوونی 3 ڕۆژ لە دەست بەسەرکرانی ئەو چالاکوانە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵەش سەبارەت بە شوێنی ڕاگرتن و دۆخی تەندروستی زانیاریەک لەبەر دەستانیە و تەنانەت لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و سەرەتاییترین مافەکانی بێبەشیش کراوە. خراپی دۆخی تەندروستی زەینەب جەلالیان لە زیندانەکانی ڕژیم. زەینەب جەلالیان بەندکراوی سیاسی ڕاگیرە و لە زیندانی ناوەندی یەزد سەرڕای توشبوونی بە جۆرەها نەخۆشی تەنانەت لە سەرەتاییترین دەرمانەکان بێبەش کراوە. ناوبراو ساڵی 1386 هەتاوی لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە لە شاری کرماشان دەست بەسەر و پاشان لەلایەن دەستگای قەزای ڕژیمی کۆمەری ئیسلامیەوە بە تۆمەتی چەلەکی چەکداری دژ بە ڕژیم حکمی سێدارەی بەسەردا سەپێنرا. ئەو هاوڵاتیە پاشان حکومەکەی لەلایەن دادگای پێداچوونەوە لەسەر تۆمەتەکانی بۆ زیندانی هەتاهەتایی گۆڕدرا و بۆ ماوەی 18 ساڵە لە زیندانەکانی ڕژیمدا ڕاگیراوە. ئەو بەندکراوە سیاسیە سەرڕای پێشنیاری پزیشکی زیندانیش بە مەبەستی ناردنی بۆ نەخۆشخانە یان پێدانی مورەخەسی دەرمانی لەلایەن بەرپرسانی زیندانەوە داخوازیەکانی ڕەت کراوەتەوە و هەموو ساڵێک گوشارەکانی بەرپرسان لەسەر ئەو چالاکە سیاسیە زیاتر دەبێتەوە. ناڕزایەتی خوێندکارانی خابگای بوستانی کرماشان. بە پێڕاپۆرتەکان خوێندکارانی خابگای کچانەی بوستان لە شاری کرماشان دژ بە نەبوونی ئیمکاناتی ڕیفاهی و لە خوارەوەبوونی کوالیتی خواردن ناڕزایەتیان دەربڕیوە. بە وتەی خوێندکاران بۆ ماوەی زیاتر لە 20 ڕۆژە لە سەرەتاییترین پێداویستیەکانی بژێوی ژیان لەو خابگایە بێبەشکراون و هەروەها بەهۆی خراپی کوالیتی خواردنی سلف و بایەخ نەدانی بەرپرسانی زانکۆ بە تەندروستی خوێندکاران تەندروستیان کەوتۆتە مەترسیەوە. هاوکاتیش خوێندکارانی زانکۆی زانستە پزیشکەکانی شاری کرماشان لە بەیاننامەیەکدا خوازیاری پێڕاگەیشتنی بەرپرسانی زانکۆکان و هەروەها بەرپرسانی ئەو خابگایە لەسەر داخوازیەکانی خوێندکاران بوون و جەختیان لەسەرەوە کردەوە کە پێویستە دەست بەجێ داخوازیەکانیان وەدی بهێنن. بەردەوامی مانگرتنی شۆفێرانی ئیزا بۆ ئیسفەهان. ڕۆژی پێنجشەممە 24 ڕەزبەر کۆمەڵێک لە شۆفێرانی تاکسی لە ڕێگەی ئیزە بۆ ئیسفەهان دژ بە بایەخ نەدانی بەرپرسان بە داخوازیەکانیان لە بەردەم فەرمانداری شاری ئیزە کۆبوونەوە. شۆفێرانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی خراپی دۆخی ڕێگەوبان ئۆتۆمبیلەکانیان تووشی کێشە بووە و هەروەها بەهۆی لەسەرەوە بوونی نرخی بنزین و کەلوپەلی ئۆتۆمبیلیش
گوشاری زۆری ئابووری لەسەر شۆفێران هەیە. ناڕازیان لە بەردەوامی کۆبوونەوەکەدا خوازیاری کەمکردنەوەی نرخی کەلوپەلی ئۆتۆمبیل با یەخدانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە دۆخی ڕێگەوبانی وڵات، کەمکردنەوەی نرخی بنزین و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندەمنیەکان لەسەر شۆفێرانی ناڕازی بوون. ناڕزایەتی کرێکارانی نەخۆشخانەی ئیمام عەلی لە شاری زاهدان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی نەخۆشخانەی ئیمام عەلی لە شاری زاهدان دژ بە پێنەدانی حەقدەستەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی کرێکارانی ئەو نەخۆشخانەیە بەرپرسان بۆ ماوەی زیاتر لە چەند مانگە حەقدەستەکانیان پێ نەداون و تەنانەت هەڕەشەی لەسەر کاردەرکردنیان لە کرێکاران کردو. کرێکارانی ناڕازیش خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست، پێدانی حەقدەست و مەزایە دۆخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی و هەروەها بایەخدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانیان بوون. کۆبوونەوەی ژنان لە ناوچە سنووریەکانی میرجاوەی سیستان و بەلوچستان. ڕۆژی پێنجشەمە 24 ڕەزبەر کۆمەڵێک لە ژنانی دانیشتووی ناوچەی ڕیگمەلک سەر بە شارستانی میرجاوە دژ بە داخستنی سنووری ڕووتەک کۆبوونەوە. بەشداروانی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی داخستنی ئەو سنوورە لەلایەن سپای پازارانەوە دۆخی ژیان و مایشەتی بنەماڵەکانی ئەو ناوچە لە خراپیدایە و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستیەکانی ژیانیان نییە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ژنان خوازیاری کرانەوەی سنووری ڕووتەک، بایەخدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانیان و هەروەها کۆتایی هاتنی گوشارەکانی هێزەکانی ڕژیم بۆ سەر ناڕازیان بوون. بەڵە بینەران دوایین هەواڵیشمان سەبارەتە بە گیان لە دەستدان و برینداربوونی 15 کرێکار لە ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 15 کرێکار لە شارەکانی یاسوج، شەهری ڕێ و میانە بەهۆی نەبوونی ئیمەنی شوێنی کار تووشی ڕووداوی کار بوون و 3 کرێکاریش گیانیان لەدەستداوە. بەپێ راپۆرتەکان 2 کرێکاری بیناسازی لە شاری یاسوج بەهۆی کەوتنە خوارەوەیان لە بەرزاییەوە دەست بەجێ گیانیان لەدەستدا بوو. هەروەها 12 کرێکاری شاغەڵیش لە دامداریەک لە شاری شەهری ڕێ ژاراوی و ڕەوانەی نەخۆشخانەکراون. هاوکات کرێکارێکی دیکەی کۆڵاندنی بیری ئاو لە شارستانی میانە بەهۆی بایەخنەدانی خاوەنکارەکەی بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران کەوتووە سەناو بیرەکە و دەست بەجێ گیانی لەدەستداوە. بینەرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ستاتێکی خۆش بۆ هەموو لایەتی.